تەنها دوو ڕێگا هەیە بۆ ژیانت. یەکێک وەک ئەوەیە هیچ شتێک موعجیزە نییە، ئەوەی تریان وەک ئەوەیە هەموو شتێک موعجیزە بێت. ئەگەر دەتەوێت منداڵەکانت زیرەک بن، چیرۆکی پەریان بۆ بخوێنەوە. ئەگەر دەتەوێت زیرەکتر بن، زیاتر چیرۆکی پەریان بۆ بخوێنەوە. ژیان وەک پایسکل سواری وایە، بۆ ئەوەی باڵانسەکەت بهێڵێتەوە دەبێت بەردەوام بیت لە جوولانەوە. هەوڵ بدە نەبیت بە پیاوێکی سەرکەوتوو، بەڵکو ببیت بە پیاوێکی بەهابەخش. جوانترین ئەزموون کە دەتوانین بیکەین نادیارە، ئەمە ئەو هەستە بنجینەیەیە کە لە بنەجەی هونەری ڕاستەقینە و زانستی ڕاستەقینەدا دۆستێت. بەهۆی کێشانی زەویەوە نییە گەرکەوتوویە داوی دڵداری. هەرگیز شتێک بەبیر مەهێنێتەوە کە دەتوانی سەیری بکەیت. داهێنان بریتیە لە خۆشکردنی زیرەکی. کەسێک کە هەرگیز هەڵەی نەکردووە، هەرگیز هەوڵی شتێکی نوێی نەداوە. ڕووحەمەزنەکان هەمیشە ڕووبەڕووی دژایەتی و توند و تیژی بوون لە مێشتی میدیۆکرێ. هیچ کێشەیەک لە هەمان ئاستی هوشیاری کە دروستی کردووە چارەسەر ناکرێت.